تەوەری ئەمڕۆمان گفتوگۆیە لەسەر دروستکردنی پردی پەیوەندی لە نێوان کوردستانی گەورە بە تایبەتیش لە نێوان شانۆکارانە کە ماهەنگاوێکی زۆر گرنگە بەشێک لەو شانۆیانەی کە لە هەر پارچەیەکی کوردستان یاخود ئەگەر لە تاراوگەشت بێ لەلایەن کوردەکانەوە کاری لەسەر بکرێت و بەرهەم بهێنرێت بتوانرێت کە هەر کوردێک لە هەر شوێنێکی دنیا بێت بینەری بێ. بە خۆشحاڵی ئەوە لە ئێستاە لە ڕۆژهەڵاتی ئازیزەوە سێ شانۆی تایبەت یەنە نێو پایتەختی ڕۆشنبیری و نمایشەکرێن. گفتوگۆکەم لەسەر تەواوی کارەکان بە میوانجاری هەرێک لە بەڕێزان شۆڕش دەبا کە بەڕێزان ئەکتەر و دەرێنەر وەروە مامۆستا غەفور عەبدوڵڵا کە بەڕێزان هونەرمەند و ئەکتەر و ساڵانێکی زۆر ئێمە پێی ئاشناین. زۆر بەخێر بێن. سڵاوتان لێبێ. اینجا با بڵێم سەرەتا ڕۆژی هونەرتان پیرۆز بێت. بژی زۆر سپاس لە شانۆکارانی کوردستانی پیرۆز بێت. بێگومان. پەیامتان چییە مامۆستا؟ هیوادارم ئەو کەسانی کە کاری شانۆی یەکەن بە عاشق و خۆشەویستیەوە لە کارەکانیان بڕوان. بەو هیوایە مامۆستا جەنابە. هیوای سەرکەوتنم هەیە بۆ هەموو هونەرمەندانی خۆشەویست لە سوپاسپارسی کوردستان. زۆر باشە. اینجا دەستپێک سەرەتا باسم لە ئەو دروستکردنی ئەو پردە پەیوەندیە کرد. بێگومان هەر هونەرمەندێک لە هەر بوارێکە کە کار ئەکات خەونێتی کە کارەکەی زۆرترین کەس بیبینێت و زۆر گرنگە کە هەر کارێک بە زمانی کوردی لە هەر شوێنێک بێت ئەمێ کورد پێ ئاشنابین. ئەم پردی پەیوەندیە چۆن ئەم جارە دروست بوو؟ چۆن کارتان لەسەرەوە کرد سێ کاری شانۆیی بێنە شاری سلێمانی؟ بێگومانەمە ئێمە یەکەم جارمان نییە چەند ساڵێکی لەمەوە پێش وەکو کۆمەڵی هونەرە جوانەکانی کورد کاری شانۆیمان لە شاری بۆکانەوە هێنابوو. ئەنتیگۆنامانەرانی دەرهێنەری برای بەڕێزمان کاک سەعات قارەمانی و کاک شۆڕش دەباک بوو. بێگومان ئەم جارە ئەم ساڵ ئێمە چون بۆ فیستیڤالی شانۆی کوردی لە سەقز لە مانگی دووە ئەم کاران نەمان بینی کە بە شانۆی تاسە لە نووسین و دەرهێنانی حەسەن تەرەقی بوو. کارێکی باشمان بە باشزانی کە بینی بۆ سلێمانی بۆ ئەوەی شانۆکاران و بینەری سلێمانی بێبەر بنەوە. بێگومان دانیشتین قسەمان لەگەڵ کاک بەکری بینەر کرد کە سپۆنسەری ئەم کارانەیە. دانیشتین کۆبوونەوەمان لەگەڵا کۆکو کۆمەڵی هونەرە جوانەکان گەیشتین ئەوەی کەوا سێ کاری شانۆیی بێنین لە شاری بۆکان و لە شاری سنە کە لە سلێمانی نمایش بکرێت. ئەو بیرۆکەیە بە بەردەوامی هەمانە هاتا وەختی خۆشی لە شاری ئامادی شۆر وەکو کۆمەڵ شانۆگەرێمان هێناوە کە لە سلێمانی نمایش بکرێت. زۆر باشە. ئەنجا کاک شۆڕژبا بپرسم تا چەند بۆ ئێوە وەکو دەرهێنەران گرنگە کە کارەکانتان تەنها لە ڕۆژهەڵاتان نمایش نەکرێت بەڵکو بتوانێت بۆ نمونە بینەرانی شاری پایتەختی ڕۆشنبیری لێبێ بەش نەبێت، شارەکانی تری کوردستانی گەورەی لێبێ بەش نەبێت، تا چەند ئەمە گرنگە بۆ ئێوە وەکو دەرهێنەر؟ لە پێشەم شتایەکدا سڵاو ڕێزم هەیە بۆ هەموو بینەرانی بە تایبەت بەرنامی مەگازین. ئەرز بە خزمەتتان هەمیشە خەونی ئێمە بووە کە بتوانین لە هەر سوپاسپارسی کوردستان لە هەموو شوێنەکانی کوردستان ئێمە بتوانین ئەو ئیش و ئەزمونانی کە کردومانە بەڕێوە برین و نیشانی بدەین و بتوانین ئیش و ئەزمموی پارچەکانی دیکەش ببینین و کەڵکیان لێوە بنیانی بتوانین بەدیتنی ئەوان بەئیسلا شانی خۆمان بەقەوەتر بکەین. زۆر بۆ من جێ شانازیەکی ئێستا لە پایتەختی ڕۆشنبیری لە شاری گەورە و جوانی سلێمانی دەتوانم ئەم ئەزمموی خۆم پێشکەش بکەم و جێ شانازیە بەڕاستی بۆم و هەستێکی زۆر خۆشم هەیە. هیوادارم کە ئەو شتە نەبڕێتەوە لە پارچەکانی هەشەوە هەر بیسلاو میشانە بێن بۆ ئێرەوە لێرەشەوە هەربێن بۆ ڕۆژهەڵات و شانۆکانیان پێشکەشی بینەرەکان بکەن. بێگومان دروستکردنی ئەو پردی پەیوەندیە زۆر گرنگە هەم بۆ شانۆکارانی شاری سلێمانی و با بڵێن باشوور بە شێوەیەکی گشتی و بۆ ڕۆژهەڵاتیش. جا مامۆستا غەفور با پرسم کە ئەم کارانە کە ئێوە پێشنیارتان کردن بە بڵێن لە مانگی دووە و ئاماژەت پێکرد نمایش کراون، هەر ئەم سێ کارە بوون یاخود کۆمەڵە کاری تر خۆتان پێشنیارتان کرد کە ئەم کارانە خۆی کۆمەڵی کاری تر بوو، بەڵام ئەوەی کە ئێمە پێشنیارمان کرد ئەم سێ کارە بوو کە بهێنین بۆ لەبەر ئەوەی کاری یەکەمیان تاسە بوو کە ئەتوانم بڵێم چەند خەڵاتێکی بەدەستێنا، خەڵاتی نووسینی بەدەستێنا، خەڵاتی دوو ئەکتەری گەورەی شاری سنە کاک مازیار و کاک زاهیر بوون کە خەڵاتیاننا و لە هەمان کاریشە بانگێش کرا بۆ فیستیڤالی فەرجی نێودەوڵەتی لە تاران. ئێمەش بە باشمان زانی ئەم کارە بین بۆ سلێمانی وە کارەکەی کاک سەعد و کاک شۆڕشیش ئەوش لە شاری ئاماد نمایش کرا بوو کە دەنگێکی زۆری نابووە بڕیارمانە ئەم سێ کارە بێنین و ئینشەڵڵا هەر بە بەردەوامی توانین ئێمە کاری جوان بینین، چکە بەڕاستیمەوە سیاسەتی کۆمەڵی هونەرە جوانەکانەوەی کە کاری باش بکەین و کاری بێنین نمایشکرێ بۆ ئەوەی
بینەر و شانۆکارانی کورد بێ بەش نەبن لێ. جابەر لەوەی کە بە بڵێن کارەکە سپێنێ نمایش بکرێت بە کۆمەڵێک زانیاری لەبارەی کارەکەی کاک شۆڕشەوە بپرسم بزانم کارەکە تێکستی کێیە چەند بە بڵێن ئەکتەرتیایە بەشدارە. تێکستەکەی نووسەرێکی ئەمریکیە بەنێوی ناومی واڵاس، بەڵام ناومی واڵاس خۆی بە نووسەرێکی سیاسی ئەزانێ بەسەبەر باردۆخی سیاسی ناوچەکان دەق دەنووسێ. ئەم دەقیان کێمە هەڵمان بژاردۆ باس لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەکات، ینی ئێش و ئازاری خەڵکی ئەم منتەخەیە خەریکە باز دەکەن. ینی ناوەڕۆکی دەقەکە لەبارەی پیاوێکی عێراقی وەیە، بەڵام هەرچەندی ئاڵگۆڵمان بەسەردا هێنا و کوردیمان کردوێتەوە، ینی وەک شتێک هێناماتە کورمانتی خۆمان، بەڵام باس لە ئێش و ئازاری پیاوێکی عێراقی دەکات لە سەردەمی ساڵی 2003دا کە هێرش کرا سەر عێراق لەلایەن ئەمریکا و یازنەوە هاوپەیمانەکانی هێرشیان کردە سەر عێراق. ئەو بارودۆخە لەو دەقەدا لە ڕەنگی داوەتەوە و ئێمە بشانیمان نزیکبوونی ئەو لە بارودۆخی خۆشمان بوو بە هەستیەوەی کە بتوانین ئەم ئیشە کار بکەین و بین لە سلەیمانیشە پێشکەشی بکەین. زۆر باشە. چەند ئەکتەر لەم کارە ڕۆڵە لە ڕاستیدا ئیشەکە یەک ئەکتەری هەیە، بەڵام ئێمە بە دوو ئەکتەرەوە کە ئیشمان کردو لەسەری ئەکتەرێکی سەرەکی هەیە و ئەکتەرێکی کەشەیە کە ڕۆڵێکی وا نابینێ، بەڵام ئیشتەکایژی تەسیری هەیە لەسەر شانۆکە. زۆر باشە. لە کاتی نمایشکردنە کاردانەوەی چۆن بوو لەلایەن بینەری ڕۆژهەڵاتەوە؟ وەڵا زۆر پیان خۆش بوو، زۆر خۆیان بەنیزیک دەزانی لە دۆخی بە ئیسلاوانەکە شانۆکە و هەستیان پێ دەکرد بە ئێش و ئازارانی کە هەبوو بۆ ئەم پیاوە، چون بەڕاستی ئێمە مرۆڤی ڕۆژهەڵات هەر ڕۆژێکە هەڵدەسین لە خەو بە ترس و دڵڕاوکەی شەڕێکی تازەوە هەڵدەسین لە خەو. ئەو دقیقەن باسی ئەوە کە شەڕ چەندە لەتمەدا چەندە زەربە دەدا لە بێسلا لە ژیانی مرۆڤ. بەڕاستی هەروشتی کە چەند ڕۆژ لەو پێشبینیمان دیسان هەستانی لە خەو هەسیەوە کە دیسان شەڕەکەی نوێ دیسان دەستی پێ کردوێتەوە. زۆر باشە. ئەنجا مەمسافر ئاگادارین کە شاری سلێمانی با بڵێن ماشەڵڵا لە کاری شانۆیی بێبەش نییە، بە بەردەوامی کاری زۆر جوان لەسەر تەختی شانۆەوە بینەرێکی زۆر باشیش پێشوازی لێکە و ئەچەند بەتەم کارە شانۆیەکانەوە. نمایشکردنی کاری بە بڵێن دەرەوەی سلێمانیش تا چەند بۆ بینەری خۆمان گرنگە، بۆ بینەری بە بڵێن شاری سلێمانی و ئەم کارانش تا چەند گرنگە لای خۆشمان بۆ نەهەبێت. بێگومان کارەکە کارێکی کوردی هەرە گرنگە بۆی ئەو خەڵکە ببینیە. من تەسەوڕەکەم جەماوەرێکی باشی هەبێت، چونکە ئەم کارانە کارێکی باشە بۆ دوای ئەوە ئەتوانم بڵێم ڕۆژەڵات خەبەستم بۆکان کاری جوانەکەن، کاری باشەکەن. ئیشەڵا هیوادارم بینەربانی بێ بیبینێ. تاوانبانی یەکەم کاری تاسەیە کە دووەم کاریش دوو بەیانیانی کاک شۆڕش و لەگەڵ پاکیزە کە دەرێنانی سعد قارەمانیە و پێنجشەمەش هەرە دووبارە بێتەوە دوو کارە. بەس بەیانی هیوادارم کە شانزەی مانگە خەڵکیی زۆر بێ ئەو کارەشانە بینە کیس خۆیان نێن. تا چەند گرنگە ئێمە بینەری ئەم جۆرە کارانە بینوەکو ئەو شێوازەی کە کاک شۆڕش ئاماژەی پێکرد. هەندێک کار هەیە ئێمە لەگەڵ واقعەکەی ژیاوین، واقعەکەیمان بینیوە، بەڵام جارێکی تر ئێمە لەسەر تەختەی شانۆ ئەکتەرێک ئەم بە بڵێن مەساتە ئەم ناخۆشیە وەکو خۆی ئاماژە بکە ئەم دڵە ڕاوکیانە جارێکی تر بۆ ئێمە گەڕێتەوە. تا چەند بینەری کورد یاخۆ بڵێم بینەری شاری سلێمانی ئەگەر سبەینە بینەر بن تا چەند خۆیان لەو واقعەیە بینەوە ئەچنەوە ساڵی 2003 بێگومان لە خۆیان لە واقع بینەوە، چکە بەڕاستی ئەوەی کە بانی ئەبینم من حەز ناکەم زۆر باس بکەم، چکە من لە فێستیڤالەکە بینم تەسیریشی زۆر ئەکاتە سەر خەڵکەکە. یعنی ئەتوانم بڵێم بە کارەساتێکیدا ئەنێم کە عاشق چۆن خیانەتی ئەکرێ. حەز ناکەم باسی هینەکە بکەم، بەڵام هیوادارم کە خەڵکەکە بێ بۆ بینینی ئەمە بە خۆی ببینێتەوە تایە. زۆر باشە. هێنانی کارێک لە ڕۆژهەڵاتەوە بۆ باشوور ئەبێت هەموو کارەکە پێکەوە بێن، سینۆگرافیاکەشی هەمووی لەگەڵیا بێت، سەرستەیجی شانۆکەش هەمووی لەگەڵیا بێت. زەحمەت نەبوو ئەمە لێرە چۆن کاردان لەسەرەوە کرد؟ وڵا شانۆکێمە یشتێکی ئێمە زۆر لە سنۆگرافیایی نییە، تەنیا چەندانە کتێبە، بەڵام ئیشەکەی دیکە تاسە بەداخەوە تووشی چەند مەسەرێکی زۆر بوون تا توانیان ئەو هەموو سنۆگرافیایی لە نێو سنوورەوە بپەڕێنەوە. ئەمبەر وڵا باشتر وایە بۆ ئیشەیەک کە دەتەوێت بیبێ بۆ شوێنێکی دیکە بە ئیسلام
پیشانی بدەی و نمایشی بدەی باشتر وایە کە سۆنۆگرافیاکەت کۆکەیەوە بیسلا کەم بێ بۆی کە بتوانانی ڕاحتتر بتوانانی ئاڵگۆڕ بکەی بچی بۆ شوێنێکی دیکە من بخۆم بڕوان بە بتوانانی بۆی کە بتوانانی بۆ شانۆکانی دیکە بۆ شارەکانی دیکە بۆ وڵاتەکانی دیکە پرسی پێویستەکە و کارە بکەی کەواتە بە دەرفەت بێ بپرسم نهێنی هێنانی کتێبەکان چییە لێرە کتێب نەبوویانە بۆە و کتێبانە هەر هەبن لە ڕاستیدا کتێبەکانمان لێرە زۆر باشە نهێنی کتێبەکە چێ لە ناو کارەکە نهێنی کتێبەکە باس لەوە دەکا کە مامۆستا غەفور خەریکە هەموو بابەتەکانی پێ ئاشکراکەم بینەری مەگەزینە بەشیان نەکەین لە شەڕدا هەموو ماناکان دەسڕێنەوە یعنی تۆ کتێب بە واتای کتێب نابینی بە واتای شتی دیکە دەبینی یعنی تۆ لە جەنگی شەڕدا کە میسلا توانای ئەوە نییە کە خواردنێک بۆ دەستبێنی جاروایە ئەو بەرگی کتێبە دەبێتە خواردنی تۆ یعنی مانای هەموو شتێک دەگۆڕێت لە کاتی شەڕدا خۆشەویستەکان دەگۆڕدرێن هەروە بێتەوە ئینسانیەت دەگۆڕدرێن ینی هەموو شتێک ئاڵگۆڕی بەسەردادێن ینی باس لەوە دەکرێت زیاتر زۆر باشە هەمیشاڵێن دەرهێنەر کە دقێک دەستنیشانە کاتوو لە دوای ئەوەی کە دقەکە هەڵ ئەبژێرێت یەکێک لە قۆناغە گرنگ و سەختەکان بۆی هەڵبژاردننی ئەکتەرەکەت بە تەواوی بەرجەستەی هەموو بابەتەکانەکە چۆن هەڵت بژارد ئێمە لە ساڵک میلادەکەی نازانیم لە ساڵی 1970 هیجریەوە بیستا شەمسیەوە کە دەبێتە حدودی 25 ساڵ خەریکین ئیش دەکەین لە گروپێکدا بەنێوی گروپی شانۆی کانی بۆکان و هەموو ئیشەکانمان بە ئەکتەر و بیسلا دەرهێنەری ئەم گروپەوە بوو ینی کێشەمان هیچ کاتێک بۆ پەیداکردنی ئەکتەر نەبوو چون هەمیشە ئەکتەری باشمان هەبووە و توانیمانە ئیشەکان ئەو جوورێکە هەوی سومانە و ئەو جوورێکە بەدڵمان بووە بیسلا ئەکتەرەکان دەور بژێڕن و بڕاتە پێشێ من کێشەم نەبوو بۆ هەڵبژاردننی ئەکتەر هیچ کێشەیەکم نەبوو شکر زۆر باشە هەمیشە سەرکەوتوبی مامۆستا غەفور جگە لە با بڵێن بینەری ئاسایی سبەینێ تا چەند گرنگە شانۆکاران بدەم کاری هونەری با بڵێن بۆ نمونە کەسێکی وەکو کاک شۆڕشەوە بێن بۆ بینینی بۆ پاڵپشتیکردنی کارەکە و دواتریش قسەی خوان و تێخوایان هەبێ لەسەر کارێکی لەو شێوەیە لە ڕاستیە مەفروزە شانۆکاران بێن نەکەر بۆ میشاج کارێکی هونەری ئەکرێ پێویستە بێن شانۆکارەکە بەڵام بەداخۆ ماوەیە کە خەریکە جمهوری شانۆ کەمە بێتەوە بەڵام وەکو خۆی شارپیا سلێمانی شاری ڕۆشنبیری شارێکە کە بە بەردەوامی کاری هونەری تیاکرێ تەسەور ناکەم ینی جمهوری کەم بێت تەسەورکەم جمهوریی زۆر بێ چکە ئەو کارانە خەرکتیونی ئەم جۆرە کارانەیە ماوەیە کە لە سلێمانی کاری زۆر باش ئەتوانم بڵێم ناکرێ بەڵام هیوادارم بە بەردەوامی کاری باش بکرێ و من لێرەوە سوپاسی کاک بەکری بینەرەکەم کە سپۆنسەری ئەم کارانی کردووە و ئێمە لە بەردەوامین بۆ کاری جوان خۆمان وەکو تیپەکەی خۆمان کارەکەین و بەردەوامیشین کە گروپی تربێنین بۆ سلێمانی ئێتر بە سپۆنسەر بێ بە هاوکاری وەزارەتی ڕۆشنبیری بێ بتوانین کە فیستیڤالێک بکەین وەکو چۆن ناپێرا کە یەکەم فیستیڤالمان کرد لە سەراسی نێودەوڵەتی کە یەکەم فیستیڤال بوو لە سلێمانیە فیستیڤالی پانتۆمایم کە تاکو ئێسارە کورسان نەکرا بەڵام ئێمە وەکو کۆمەڵی هونەرجوانەکان کردمان. ئەم پرۆژانە کە گەڵاڵە ئەبێت لەلای ئێوە دواتر ئەگەر بەبوونی سپۆنسەرێک و بە خۆت ئاماژەت بە هەندێک لایەن کرد کە ئەتوانن کارێکی لەم شێوەیە با بڵین بەرهەم بهێنن و کۆڵێن لە دایک ببێت و کارێکی لەم شەوە بێ تا چەند پاڵپشتیە بۆ ئەوەی کە هونەرمەندان نەک تەنها بڵێم لە کوردستانی گەورە بەڵکو تەنانەت ئەو هونەرمەندانی کە لە تاراوگەشن بە تامەزرۆ بن بۆ ئەوەی کە بێنەوە کارەکانیان لە فیستیڤالەکە خود لە چالاکیەکە نمایش بکەن کە لە نێو کوردستانی خۆیانایە خۆی قسەی تۆ جوان بەڵام تۆ ئەبێ حسابی بودجەش بکەی ئێمە بودجە زۆر بە زەحمەت وەرەگرین یعنی من داوا لە وەزارەتی ڕۆشنبیری حکوومەتی کوردستانەکەم بودجە دابنێ بۆ کاری هونەری بەڕاستی تۆ شانوانی ژیان یعنی ئەگەر تۆ بودجە نەبێ ئێمە بێ بچین بەڕاستی بە سپۆنسەرات پیاکەین هەوڵێکی زۆر پاش ماندووبوونێکی زۆر اینجا توانی شتێک دەبرکەی بەڵام ئەکرێ ئەوانی لەوانی لە دەریشەوە بن ئەگەر فیستیڤاڵاتی شتێ بێ بەکاری هونەری داخڵ ببن چکە بەڕاستی زۆران تیا هونەرمەند دێ بەڵام ماوەی زۆرە دابراون هیوادارین بتوانن کار بکەن چۆن جەماعەت جاری پێش و شەمالی عەبرەش و شادان و سیمان جەمال و ئاڵمان هێنا وەکو کۆمەڵی هونەرە جوانەکان لە ئەوروپای نامان لە کۆمەڵ کارێکیان کرد هیوادارین ئەوە کرێ بەڵام میسا تووزێ بوجە ببوونی ئەم زروفەوە کەم بۆتەوە هیوادارم
بودجەی ئەوانەی کە سپۆنسەری کاری هونەرێکن ئێمە لێرەوە داوانێک کە هاوکاریمان کردن بۆی بتوانین بە بەردەوامی کاری شانۆی لە سلێمانی هەبێت. بەس ماشەڵڵاتان لەبێ لەگەڵ هەموو بربەستەشە ئەوتانە کۆمەڵێک چالاکی زۆر باشتان هەر بەردەوام بن. کاک شاڕژ بۆ ئێوە تا چەند گرنگە ئەم کارە یاخود بڵێم هەر کارێکە ئێوە بە ئەنجامی ئەگەێنن دیارە ئەوەی کە ئەمڕۆ زۆر گرنگە من جەختی لێ بکەمەوە ئەوەیە کە جوانە شتێکی گەورەیە کە کارێک تەنها لە قەتیسی بۆ شارێک نەمێنێتەوە زۆر گرنگە بەوەی کە بتوانێت دەستگیرۆیی هەبێت لە شوێنەکانی لەو شوێنانی کە هاوزمانی خۆتن بتوانیت بڵین کاری لەسەر بکرێت و ئەوانیش بینەری بن. ئەم هەوڵەی کۆمەڵی هونەر جوانەکانی کورد چۆنە بینیت؟ ماشەڵڵا خۆیان ئەوە کاریان زۆرە. شانۆ بەڕاستی بە بینەرەوەمانە پەیدا دەکات. بینەر نەبێ شانۆ هیچ مانایەکی نییە، هیچ مەفهومێکی نییە، چون نەتوانیوە ئەو شتەی وا لە دڵدا بووە ئەو شتەی وا هەست پێ کردووە بیجۆزەیەوە بۆ بینەرەکانت. بۆ هەچی بینەر زیاتر بێ لە شارهای دەوروبەرت بێ لە وڵاتەکانی دیکەی دەوروبەرت بێت سۆزام توانی ئەو شتەی وا بیرۆکەتە ڕاژۆزی ئەوە هەزر و ئارەزووی هەر هونەرمەندێکە. خۆشبەختانە من زۆر سپاسی کۆمەڵی هونەر جوانەکانی کورد مەڵبەندی سلێمانی دەکەم، سپاسی مامۆستا غەفور دەکەم، مامۆستا بەکەی بینەر دەکەم کە بەڕاستی دەزانم لە بارودۆخێکدا خەریکن ئەو ئیشانە دەکەن. بەڕاستی زۆر بێ زۆریان سپاس بکەین کە نانیشتۆ ئەو پەیوەندیەکە لە نێوان ڕۆژهەڵات و باشووردا هەیە بسێتەوە و بەردەوام ئەو ڕاژۆزانی ئەو لە ئەزمونە بەردەوام بێت. زۆر باشە لێرە گەر بە کورتی پێم بڵێ پەیامە چێ بۆ بینەرەکان سبەینە؟ هیوادارم کە بێن شانۆیەمە ببینن. زۆر خۆشحاڵ دەبم بە هاتنتان پێڵاوتان سەر چاوممان. ئەو هەموڕێمان کوتاوە کە بین شانۆکەمان عجزکەین لە خزمەت ئێوەدا، بەڵام نهاتن دەبێت هۆیەوەی کە دڵساژینەوە وەساریکردنەوە. کەواتە بە مامۆستا غەفور پێمان بڵێ بەیانی لەکوێ و کاتژمێر چەند نمایشەکرێت؟ بەیانی یەکەم کارمان شانۆی تاسێ لە نووسینگەرانی حەسەن تەرەقیە، کاتژمێر 5 ئێوارە لە هۆڵی کۆمەڵی هونەرە جوانەکانی کورد مەڵبەندێکی سلێمانی چاوەڕوانیان. زۆر باشە. ڕۆژانی تریش بەردەوامە. زۆر خۆشحاڵ بووم. سپاس بۆ هەرێک لە بەڕێزان شۆڕش تەبا کە بەڕێزان ئەکتەر و جەرێنن، وەروەها مامۆستا غەفور عەبدوڵڵا کە هونەرمەند و ساڵانێکی زۆرە. ئەکتەر و ئێمە پێیان ئاشناین. دووبارە بەخێر بێن.